لا دووەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیپ لە دوی عێراق بۆ تۆپی باسکە لە کۆمەڵی یەکەم و لە شاری هەولێر و لە هۆڵیانەی ئاسۆ دوو یاری بەڕێوە چوو. لە یاری یەکەم ئاسۆی خاوەنمان ڕوبەڕووی ئاڕات بوویەوە دوای ڕکابەریەکی بەهێزی نێوان هەردوویانە. ئاسۆ توانی بە جیاوازی 14 خاڵ و بە ئەنجامی 88 خاڵ بەرامبەر 74 خاڵ سەرکەوتن تۆمار بکات. بەمەش بە دوو سەرکەوتنی بەدوایەک توانی خۆی بگەێنێتە قۆناغی هەشتی خولەکە و ئارەڕاتیش هیچ هیوایەکی بۆ سەرکەوتن نەما. زۆر دڵخۆشین کە ئەمڕۆ بەسەکەتین لە بۆ قۆناغی هەشت. ئەم ساڵ ئامانجمانەوەیە بەسەکەین لە بۆ پلەیەکی دەوری عێراقی. ئەم دوو یاریەی ڕۆیشت یاریەکەم زۆر باش گەممان نەکرد بۆ ئاسایی نەبوو کە بە دەمانەویست. ئەمڕۆ بەڕێک باشتر گەممان کرد و ئینشاڵڵا سبەی زۆر باشتریش دەکەین. لە قۆناغی هەشت یاریەکان زۆر بەقوتر دەبیتن. ئێمەش دوو دەرەجی زیاتر دەدەین. ئەم دوو یاریە دەمانزانین یعنی ساسە دەبینەوە لێ بڕک یعنی کۆچی برەی زۆر باش گەممان نەکرد. بەس دائما بە خۆ دەزانی ئەگەر فەریقی بەرامبەرت باشی بخۆشت باش گەمەی دەکەین مەزبوری باش گەمەی بکەیت. ئینشاڵڵا لە قۆناغی هەشتیش و لە پاشەویش زۆر باشتر گەمەی دەکەین. لە یاری دووەم جیهان و شەقڵاوە ڕوبەڕوو یەکتر بوونەوە دوای ڕکابەریەکی بەهێز لە نێوان هەردوویانە بۆ سەرکەوتن. شەقڵاوە توانی بە جیاوازی 8 خاڵ و بە ئەنجامی 52 خاڵ بەرامبەر 44 خاڵ یاریەکە بباتەوە بە دوو سەرکەوتنی بەدوایەک گەیشتە قۆناغی هەشتی خولەکە. جیهانیش بە دوو شکستی بەدوایەک هیچ هیوایەکی بۆ سەرکەوتن نەما. هەشانازیە بۆ مەکە بتوانین بەشداری بوتڵەکەی بین و بتوانین سەرکەوتوو بین هەروە هاوڕێیەکان و بەرامبەرەکان و بەخۆشمان بە دڵخۆشی گەمە یارەکەی دەکەین کە لەویش ئەنجامەکەش هەبیتن کا سەرکەوتوو بین شانازی بوومە. لە سێمین یاریەکانی ئەم کۆمەڵەیە ئاسۆ و شەقڵاوە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. جیهان و ئەرەڕاتیش بەیەک دەگەن بەڵام هەموو حساباتێکی ئەم کۆمەڵەی کۆتایی هاتووە و تیپەکان وەک یاری دۆستانە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.